ژمارەی قوربانیانی ڕۆژئاوای ئەفغانستان بەرەو زیادبوون دەچن لە کاتێکدا هەوڵی ڕزگارکردنی هاوڵاتیان کە لە ژێردار و بەردی ماڵەکانیان بەجێماون بەردەوامە. کارمەندانی فریاکەوتن بە درێژایی شەوی شەمە تا ڕۆژی یەکشەممە هەوڵی دەرکردنی زیندۆکانیان دەدا. بوومەلەرزە گەورەکە بە پلەی 6.3 لەسەر ژمێریاری ڕەختەر دوای ئەوە 8 بوومەلەرزەی تر لە باکووری پایتەختی هەرێمی هیراتی داوە کە ئەمە بەهێزترین بوومەلەرزەیە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا. ژمارەی زۆری دانیشتوانی گوندەکان لە ترسانە ناچار بوون لە دەرەوەی ماڵەکانی خۆیان بمێننەوە. وتەبێژی وەزارەتی خزمەتگوزاری کارەساتی ئەفغانستان لە لێدوانێکدا گوتی هەتا ئێستا قوربانیەکان لە 2000 کە زیاترن و زیاتر لە 9000 بریندار هەیە و 1300 ماڵ وێران بووە. ئەم ژمارانە دەگۆڕێن چونکە تا ئێستا هەوڵەکانی گەڕان بە دوای قوربانیەکاندا بەردەوامن و هەموو وەزارەتەکانی پەیوەندیدار وەک بەرگری و مانگی سوور و ڕێخستنە حکوومیەکان لەسەر ئەو کارانە بەردەوامن. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئەفغانستان ڕایگەیاندووە کە 12 ماشێنی فریاکەوتن لە ناوچەی زینداجان نێراونەتە شوێنەوێرانەکان بۆ پێشکەشکردنی یارمەتی تەندروستی و گواستنەوەی بریندارەکان و تیمەکانیش تەندروستی لە نەخۆشخانەکان بڵاوبوونەتەوە بۆ پێشکەشکردنی یارمەتی زیاتر. بریندارەکان بە ماشینەکانی فریاکەوتنی حکومی لە دەڤەری هێرات گواستراونەتەوە بۆ وەرگرتن یارمەتی سەرەتایی پزیشکی و بەهانەچوون و نەخۆشەکان دەرمانیان وەرگرتووە. زۆربەی ماڵی گوندەکانی زیان بێگەیشتەکان لە قورد دروستکراون و ژمارەیەکی زۆری قوربانیەکان لە بن داروپەردووی ماڵە ڕووخاوەکاندا ماونەتەوە. میرەوەی سیخان یەکێک لە ڕزگار بووان لەسەر پاشماوەی ماڵەوێرانەکەی دەڵێت بوومەلەرزەکە زۆر بەهێز بوو و چەند کەسێک لە خێزانەکەم گیانیان لەدەستداوە. بوومەلەرزەکە زۆر ترسناک بوو، گوندەکان وێران بوون و کوژرا و برینداری زۆری لێکەوتەوە. 2 یان 3 کەس لە خێزانەکەم شەهید بوون. هەموو دەگریان و هاواریان دەکرد ئەڵڵاهو ئەکبەر، دەترسان و بە پێخاوسی لە ماڵەکانیان ڕایانەکرد و هەندێکی تریان بریندارەکانیان دەهێنایە دەرەوە، هەموو لە دەرەوەی ماڵەکانیان بوون. لە هەرێمی هیراتی ئەفغانستان 1.9 ملیۆن کەسی لێ دەژی و لەسەر سنووری ئێرانە و هەر لە کاتی تالیبان کە دەسەڵاتی گرتە دەست لە ساڵی 2021دا ئەفغانستان و هەرێمی هیرات تووشی قەیرانی مرۆیی بوون لەبەر کشانەوەی ڕێکخراوە خێرخوازەکان و ڕاوەستانی یارمەتی بیانی.